جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان بەردەوامین لە گفتوگۆکردن لەبارەی بودجێ عێراق کە ئێستا بەشێکی زۆری مادەکان دەنگیان لەسەر دراوە لە ستۆدیۆ کۆمەڵێک میوانمان هەیە ماوەس ئەحمەد حاجی ڕەشید دکتۆر بەختیار شاوەیز و کاک محەممەد حسێن دووبارە بەخێر بن سوپاسی ئامادەبوونتان دەکەین سەرەتا چینە لە بەغداد لە بەغدا گەر میوانەکەمان حاضر بێت بەڵێ مامۆستا دارا سێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراق مامۆستا بەڵێ کاک چیە سوپاس دەکەین ئەگەر دوایین زانیاریمان بۆ وەرگری لەبارەی پەسەندکردنی بودجێ عێراق چەند مادە پەسەند کراوە دانیشتنی پەرلەمان بەردەوامە ڕاگیراوە گیان سڵاوتان لێبێ دیارە کۆبوونەوەکە بۆ ماوەی نیو کاتژمێر ڕاگیراوە لەبەرەوەی یعنی کۆمەڵێ مادەی باش تێپەڕێنرا لە مادەی 43 تاکو 63 تێپەڕێنراوە چەند مادەیەکی کەمی ماوە بەڵام ئەوەی کە ماوەتەوە کە تاکو ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە لە ڕاستەخۆی پێشووتریش باسم کرد مادەی 15 و 16 و 17 لەگەڵ مادەی 42 کە ینی بەشێکیان پەیوەستە بە بابەتی دامەزراندن و خانەنشینی و ئەو شتانە بەشێکی دیکەی ینی مادەی 42 تایبەتە بە بابەتی ڕسومات و ینی زیادکردنی ڕێژەی بۆ نمونە سعری بنزین و غازوانە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکەی ئەم شەو و بەردەوامی کۆبوونەوەکەی دوای ئەم نیو کاتژمێری کە دراوە بە ئەندامانی پەرلەمان بۆ ئیسراحەت قسە لەگەڵ مامۆستا دارا سێکانیانی ئەندامی پەرلەمانی عێراقەکەم مامۆستا دارا ببوورە خۆت ماندوو ئێمەش ماوەیە کە ڕامان گرتووی داوای لێبوردنمان هەیە چیتان کرد گەیشتن بە چی لە ژوورەوە ئەمڕۆ دانیشتنەکە لە دەوری ئەتوانم بڵێم نزیکی حوتونی و دەستی پێ کرد کە بڕیار بوو کاتژمێر یەک دەست پێ بکا بەڵام تەجیل کرا خوێندنەوەی دەنگ لەسەر کۆمەڵە پرۆژە عفو لە کۆمەڵە مادەکانی پرۆژە یاسای بجەدرا ئەگەر هەڵە نەبم لە 42ەوە هەتاوەکو نزیکی 64 ڕۆژتووی ئیتر ئێستا تقریبا نیو کاتژمێرێک وەکو پشویان ڕاگەیان بۆ مداوەلە یعنی هەندێک نقاط خلافیە بوو لەسەر هەندێک بەرگە چاوەڕوانەکرێ ئەگەر بەم شێوەیە بێ لەوانەیە تاو ببێ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە ئەم شەو مامۆستا ئەم شەو جارێ کپە کەشینەوە وەڵی پەرلەمان کپە پێتان وایە لە بابەتی لە مادەی 15 و 16 و 17 دوایش 42 دیسان کەشەکە ئاوها ئاڵۆزی تێکەوێ لە ژوورەوە چاوەڕوانەکرێ لەبەرەوەی ئەو مادانەی کە نقاتی خلافی نییە ئەڕوا کەشەی نییە زۆر تەنها ئەگەر چەند چۆنەڵی تێبی نییە کە بێ بۆ تەسحیحی فقەر چۆنەڵی نەسێک یعنی کەلیمەیەک بەڵام بە دڵنیای ئەو مادانەی کە ئەتوانم بڵم جێگای خلافین چاوەڕوانەکرێ کە وەکو شەوانی وەکو ڕۆژانی ڕابردوو کە گرفت دروست بەڵام مامۆستا پێم وا بێوەندەی ئێمە پرسیاری لیوای 20 و لیوە هاوبەشەکان و ئەوەی پلە باڵەکانمان لێ ئەکریا یەکەمەکان ئەمە گەیشتووە بەچی مامۆستا لە ناو مادەی 15ەیە هەندێک لەم توێژانە بۆ نمونە سێ یەکەمەکانی زانکۆکان دەرچووی ناوچە جێناکۆکەکان بۆ نمونە ئەو لیوانەی کە بەڕێزت باست کرد بۆ نمونە پاسەوانی سنوور ئەمانە بەشێکی کارنامەی حکوومەتەکەی سوودانی بووە پێشتر حکوومەت موافقەتی بۆ کردوون پێم وانییە گرفتێکی وایان بۆ دروست بێ ئەگەر چێمە عێراق بێت چاوەڕوانی هەموو شتێکیش بکەین بەڵام ئەوە پێم وایە ئیشکالێتێکی نییە و لە ئاماژەی پێکراوە ئێمەش یعنی ئەتوانم بڵێم بۆ هەموو بەشێک لەم بەشانە کتابمان کردووە ئیمزامان کۆ کردوێتەوانێ پاڵپشتێکی باشەکەین بۆ ئەوەی لە پرۆژە یاسای بودجە هەم دەنگی لەسەر بدرێ هەم تەنفیزیش بکرێت لە دوایدا سەوا بزانم داواکاری بابەتی گەڕانەوەی لە 12 پاشەکەوتی موچەکەی فراکسیۆنە کوردستانەکان بوو و بزانم دوێنێ واژووکراوە ئێستا ئەمڕۆ هیچ باس کرا تاکو ئێستا هیچ باس کراوە ئەو بابەتی جێڕانەوەی موچەخانشین کراوەکە موچە پاشەکەوتراوەکانی فەرمانبەرانی هەرێم دیارە لە مادەی 14 دەنگی لەسەر نەدرا بەڵام بەڵێنی ئەوەیان داوە کە وەکو مادەیەکی ئیزافی مادەیەک لە دواییە ئیزافە بکرێ هەر ئەو بابەتە نیەوە هەندێک بابەتی تریشە کە دەرج کراوە ئێمە هیوادارین لەوە کە ئەمە دەنگ بێنێ کە بتوانین بە هەمومان ئەگەر چی ئەوەی لە دەستمان هاتووە کردومانە ئەوە ئیمزامان کۆ کردوێتەوە کتابمان بۆ نووسیوە هەموو لا پشتیوانی ئەەکەین
و نامەمان ئێمە بەڕاستی هەتاوەکو فراکسیۆنی گوتو نامەمان بۆ سەرجەم پەرلەمانتارەکان نردووە کە هاوکار و پشتیوانمان من چونکە حەقێکی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵیە مافی ئەم فەرمانبەرانە جۆرە لە جۆرەکان دەستی بەسەراگیراوە و نەدراوە و هیوادارین کە ئەم شۆدەنگی لەسەر بدرێ و ئەو مافە بۆ فەرمانبەران بگەڕێتەوە. تاکو ئێستا ئەگەر بە کورتی وەکو کۆتا پرسیار تاکو ئێستا ئەو مادانەی کە تێپەڕێنراوە بە مادەی 14شەوە کە دوێنێ کێشەیەکی زۆری نایەوە لە نێوان پارتی و یەکێتی هیچ ناڕەزاییەک هەیە لە نێو پەرلەمان؟ ئەوەی دەنگی لەسەردرا ئەڕوا مادەکە بەڵامی تر دوایی لێکەوتەی مادەکە چی ئەبێ ئەویان شتێکی ترە ڕاستە ئەو مادەی 14 بە تایبەتی ئەو بڕگەی کە مامەڵی ڕاستە و خۆی پارێزگاکان لەگەڵ ناوەندە ئەگەر گرفتێکە بوو جۆرێک لە ناکۆکی کەوتەوە و هەروەها دانیشتەکەی بۆ وەستێنرا بەڵام دوجار دەنگی لەسەر دراوە یعنی بۆ بە مادەیەک و دەنگی لەسەر دراوە. سپاس مامۆستا ماندوومان کردی داوا لێبوردنەکەیت دیارە ئەوەی مامۆستا دارا باسی کرد کەشی پێش ئیسراحەتی ئەندامانی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان کە داوای کردووە نیو کاتژمێر کۆبوونەوەکە هەڵبگیرێت تاکو و باس لەها کۆمەڵێ وردەکاری ناو پرۆژە یاساکە بکرێت لەوەیە لە دوای تەوابوونی ینی تەواوی پاکێجەکە کە 65 و پێم وابێت تا 7 مادەیە ئیتر دێنەوە سەر مادەی 15 و 16 و 17 و 42 ئەمە ئیتر لەوەیە پەرلەمان بەرێت ینی تا کاتژمێرەکانی نیوەشەری دێنانێکی شەو مادەی چەندە دیارە دایسە دەنگی لەسەر نەدراوەیە ئەوەی کە مادە نییە ئەمە مادە نییە لە ناو مادەی 14 بوو کە لە ناو مادەی 14 بوو دەنگی نەیەنا کە دەنگی نێنە ناڕەزایی پارتی لەسەر بوو بەڵام دواتر بە ڕەزامەندی هەموو فراکسیۆنە کوردستانەکان ئێستا وەکو داواکاریەک دراوە بە سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان جێگرەکانی واژویان کردووە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان ئێستا وەکو بڕگەیەک دراوە بە سەرۆکاتی پەرلەمان پێ ئەچێ ینی وەکو مامۆساژ باسی کرد لەوەیە لە دوای دەنگدان بە تەواوی ینی پرۆژە یاساکە ئەو کات کۆمەڵ نەکتەنها ینی بابەتی پاشەکەوت کۆمەڵێ بەرگەی تر دێتە پێشەوە ئەو کاتە دەنگ بدرێ ئەگەر دەنگ بێنێ ئەوە سابتە بێ و دەنگیش نێنێ ئەوە سابت نابێت. سپاس دەکەین ئینشەڵڵا زانیاری زیاتریشمان بۆ کۆکەوە مەمنونین دوایی دێنەوە لاتان سپاس دەکەین چییە ئێوەش بەخێر بن کاک محەممەد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەوەی کە تایبەتە بە پشکێرێ مادەکان دەنگی لەسەردراوە بەو حەزمی کە نزیکەی 18 تریلیۆن دەنگی لەسەردراوە چ گۆڕانکارێک دروست دەکات لە ژیانی خەڵک لە پرۆژەکان لە مەسەلەی موچە بازار ئەگەر لە کاتێکدا بوو جێبکەوێتە بواری جێبەجێکردنەوە خۆی ئەوەشی کە ئەو مادانش دەنگی لەسەر نەدراوە ئەکید ئەم شەو تا بەیانی دەنگی لەسەر درێ بۆیە بێنن نتیجا حساب ئێمە لەسەر هەموو مادەکان بکەین لە کۆی گشتی هەموو مادەکانە لە 2000 حکوومەتی هەرێم لە ساڵەکە بەپی ئەگەر هەموو پارانە سەرف کردەوەکە مادەکان هاتووە نزیکەی 20 تریلیۆن دیناری بۆیێت لە ساڵەکان ئەم 20 تریلیۆنە نزیکەی 14 تریلیۆنی لە ناو هەرێمی کوردستان خۆیان ئەبێ پەیدا بکرێت بە نەوت فرۆشتن بە داهاتی خاڵە سنووریەکان و داهاتە نانوتەکان و ئەمانە ئەمە تەبەنەگەر هەموو ئیزافەکە 6 تریلیۆن لە بەغداوە دێت بەڵێ 6 تریلیۆن لە بەغداوە تەبەن ئەمە ئەگەر هەموو مادەکان بە باشی جێبەجێ بکرێت و یاساکە بە فعلیەوە خۆی جێبەجێ بکرێت کە گومانەکرێت ئەمەوە بێ بۆیە لە نەتیجا لەسەرەوە بنەما حساب کراوە کە تەبەن ئەمە ئەگەر بێت و بودجەی هەرێمەکان ئەوەی ئاوادانکردنەوەی هەرێمەکان پەرەپێدانی پارێزگاکان بەڵێ پەرەپێدانی پارێزگاکان موچەی موچەخۆران بێت بەشی پێشمەرگە بێ ئەو بڕی تەخسیس کراوە بۆ تێچووی بەرەمێنانی نەوت ئەوە بێت ئەوەی کە تەخسیس کراوە بۆ حەقی فرۆشتن و هەناردەکردنی نەوت و ئەمانە بێ هەموو ئەمانە باشە بەراورد بەوەی کە پێشتر حکوومەتی هەرێم خۆی بە سەر بەخۆ فرۆشتن نەوت پەیایە کرد تقریبان زۆر زیاترە نزیکەی 40 تا 50 لە سەتی ئەوەی کە لە ساڵانی پێشە حکوومەتی هەرێم پێیە کرد ئەمە خۆی زیاترە بۆیە وا چاوەڕێکرێت تۆزێک بازار ببوژێنێت تۆنانی کەم لە ئاستی کورتمەودا هەتا 4 ساڵێکی کەوا چاوەڕێکرێت تا تۆزێک بازار ببوژێنێتەوە پارە بێت چەند پرۆژێک کرێتەگەر ئەو پرۆژانەی کەرتی گشتی و بەرهێنانی کەرتی گشتی کەوەستاون بکەون و سەرسکە بەڵام مشکلە گەورەکە ئەوەیە کۆی گشتی ئابووری عێراق بەدەست کۆمەڵێک گیر و گرفت و نەخۆشی پەیکەری و ئەناڵێ هەر دیارترین و زەقترینیان ئەوەی پشت بە نەوت بەستنە مطلقەی کە هەیە
لە ئێستا عێراق هیچی کەی نییە بیفرۆشە جگە لە نەوتی خاو بازاری نەوتی خاو هەمیشە بەرز و نزمیەکە هەمیشە بازارێکی ناسەقانگیری وەکو هەر بازاری هەر کاڵایەکی تری کەرەسە خاوەکان یانیوەکو ئەوی ستۆک مارکێت لە هەموو دنیا وایە بۆیە هەر وەختێک بە نەوتی خاو نرخەکەی دابەزێ کۆی گشتی عێراق تووشی مشکیلەوێ لە ناو عێراقی ئەمەش لوتمانەدا لە دیوارەکە کە ئەمە چاوەڕێکری ئەکید لە 2-3 ساڵی داهاتوە هەم دیسان و ئەم سووریدا بەس بە کۆی گشتی شتێکی خێرترە دەبینی بۆ خەڵکی کوردستان وەکو هاوڵاتی وەکو بۆم باس وەکەوەی کە لە بازارە ئەوەی کە کاسبکار ئەگەر پرۆژەکان بکەوێتەوە کار ئەوەی کرێکارە ئەم شەو بووجە بە تەواوەتی تەمریر بکرێ و تێ بپەڕێنرێ سبەینە جوڵێک لە بازارە دروستە بێ نرخی دۆلار تۆزێک ئەگۆڕ هەر لە خۆی معنەویاتێکەدا بۆ بازار بڕێکی زۆری و گۆڕانکاریانی لە بازارە دروست ئەبێ لە بەرزبوون و دابەزینی نرخ لە مشکیلەکانی نرخی درا و دینەرۆمانە علاقی بە معنەویات و بە دیعاە و حملەی انتخابی و حاڵەتی نفسی ئینسانەکان هەیە بۆیە ئەمە دەفعەیەکی زۆر باشە بۆ وەکو پێم وتی تەمویلی بڕێکی زۆر پرۆژە ئەگەڕێتەوە پارەی موچەیەتە بازارە بە بەردەوامی هەموو ئەمانە سەرچاوی سیولە و با بڵێن وەکو شاخوێنبەروان بۆ بازاڕی لە کوردستانە ئەمە زۆر باشە لە ئاستی کورمەودالانی کەم لە بیانی دووبیانی و تۆز بە کاریگەریەکانیەکەی سپاس دەکەم کاکتۆر جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە ئەو ناکۆکیەکەی هەبوو لە بینی پارتی وێکێتی ڕنگدانەوەی هەیە لە نێو مادەکانی بودجە و ئێستا باز دەکرێت پارێزگای سلێمانی بەجێ مامەڵەکە چەندێکیان ناتوانرێ ڕاستە و خۆ پارەی بۆ بێندێکیان دەڵێن دەتوانرێت و ئەمە کۆتایی بە نەعەدالەتی دێنێ ئەوەی کە باز دەکرێت بەڕێز چۆن لی دەڕوانیتی زۆر سپاس سڵاو و ڕێز بۆ بینەران بۆ هاوڕێیانی بەڕێز وڵەکە حەکی مەگەر ناکۆکی نەبێ ئێمە تقریبا ئەتوانم بڵێم ڕاستە خۆی پرۆژە یاسای بودجەکە بۆ 3 ساڵەوە پرۆژە یاسایەکی بەنیسبەت کاری پەرلەمانی و سوڵتەی ئەتوانم بڵێم کۆی پرۆسی سیاسی لە عێراق شتێکی زۆر مهمە بەڵام بەشێکی زۆر یعنی کاڵە مهمە ئەتیادیە کە بڵێن 2-3 ڕۆژێکی پێچووە خو بەشێکی زۆری بۆی ئەو ناکۆکیانەوە بۆ کە کورد هەم لەگەڵ بەغا هەی بووە و هەم لە ناو خۆشیایی بووە کە ئەڵێم کورد یانی تەبانەوەی بۆ بچینەوە بەسەر پرسیارەکە بەتەکیید پارتی وەکێتیە و ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوودا تقریبا مانگێ لەمە پێش قەرار وا بوو کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ڕێککەوتوون کۆبوونەوە کراتیمی هەردوو وەزارەت گەڕانەوە تیمی یەکێتی و کۆبنەوە کراکە بۆ ئەوەی داهاتەکان یەک بخرێتەوە و خەرجی و ئەم جۆرەشتانە بەڵام لەم 1-2 ڕۆژەش ئەو شمان بۆ دەرکەوت کە ئەمە شتێک بۆ هیچ نەکراوە یعنی لە ڕاستیا شتێک بۆ تەنها بۆ شوی عەلامی بووە گەرنا ئەم هەموو کێشەیە چییە تقریبا لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا ڕۆژوونیوێکی پەیوەندی بە مادەی 13 و 14 و پاشەکەوت و ئەمانەوە بووە کە ئەساسەکەیشی بریتە لە ناکۆکی کورد بەگشتی و یەکێتی و پارتی بە تایبەتی من لە شوێنێکی تری ژوتم وەڵام لێرەی ژەڵێمەوە بەڕاستی ئەوە سەیرە کە تیمی یەکێتی و سەرۆکی تیمی یەکێتی وەزیرەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانن ڕۆژی چوارشەمەی پێشتر لە ئەخیرا بەیاننامەیەک دەرکرا خۆی سە بەیاننامەکەش تا ماوە لەسەر پەڕەکان دەڵێت ئێمە پشتیوانی لەو پرۆژه یاسایەکەین کە لە حکوومەتەوە هاتووە و پشتی هەرێمی کوردستان و ئەو ڕێککەوتنەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ سوودانی کردوێتی بۆ ڕۆژی پێنجشەممە سەیرەکەین فراکسیۆنی یەکێتی شتێکی ترە ئەمە جۆرێک لەو تەناقوزەیەکە یعنی خەڵبوونی متمانین لە بینی هەردوو لە نەبوونی متمانەوە کاکە حەکیم یعنی بێ متمانەی لەمە چی یعنی تۆ سەیرەکەی ئێستا ئێمە من پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابتەوە حتمما ئێوەش بەم بەڕێزانش بینیویانە پەرلەمانتارێکی وەکو یوسف کلابی ئەڵێ 13 گۆڵ و نازام 14 گۆڵ لە پارتی یونایت و یەکێتی یونایتمان کردو ئەمە بەسی دوێنێ شەو یاریەکە بوو لەوە خۆشتان مارسەر سیتی و لەگەڵا بردوێتیەوە بۆ مۆزۆ یاریەکە و کەواتە بەس گۆڕیان لێکراوە لە پارتی وێکێتی لەو ئەوەی کە دەنگی لەسەر درراوە مادەی 13 و 14 وەکو خۆت یانی خۆی یەک شتبا پێ باشە ئەزانی وەکو مەتەڵی لات و ئەزانی باشە هەر 5 کۆمەڵێ شت هەبوو خۆی ئێستا خۆزگار لەو هەبووە ئەومان پیشاندایە باشە نەوەی نوێ شتێکەڵێ باشە یەکێتی شتێکەڵێ باشە کۆمەڵ برادرانیەوە شتێک ترەڵێ یەکگرت و شتێکەڵێ پارتی شتێکەڵێ هەمووشی خۆی بە براوە زانێ میلەتیشی چی نەبینیوە باشە ئەمە کارەساتەکەی
لەسەر مەسەلەی پاشەکەوت تۆ زانی من 2 هەفتە لەوە پێش بەرنامەیەکمە بوو لە کێنێن ینی لە NRT ئافو هەرو کاتەوتم ئەمە گوناح هەمەیکەن بە مزایەدا ئەمە حەقی خەڵکە یعنی حەقێکی شەرعی خەڵکە پارەکەت لێ بردووە ئێستا بە قیست ئەتێ بۆی بگەڕێنیتەوە زۆر شەر باشتر لەوەی نەدرێتەوە وایە سەرسەرەوە نییە تۆ حەقی شەرعی خەڵکە مەیکە بە دەستکەلایەکە لە ئێسەوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن یان مزایدەی پێوە مەکە ئەمە ئەو کاتەوت 2 هەفتە پێش هاتەوە سەرەوە دوێنێ پێرە بینیمان هەرێکە و قسەیەکەکە هیچیش دیار نییە تا ئێسا ئەوەی کە پەیوەندی بە پاشەکەوتی موشوێتە بەڕێزەی جەنابتان پامێرەکە شتێکی ود ئەمێ دیارە بەسەری تێپەڕی باڕێکیەمەوە مەسەری پاشەکە و دەڕستڵم دەنی لەسەر نەخراوەتە ناو دەنگدانەوە ماوە ساوزان دەنگ لەسەر بەڕێزەوتی جارێکی تر ێنەوە دەنگ لەسەر بدرێ قورسە جارێکی تر بێنێتەوە لەبەر ئەوە دیار نییە تا ئێستا باشە بەتەڵەکە چۆن یەکێگەڵێکا کە نەخێرەمە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغا بە هاوبەشیدا کەسی ژیشی نەبینیوە کەواتە بە تەکید ناکۆکیەکانی ئێرە باشە بەس دوایی ئەگەر خوێنەوەمان بکەین مادەی 34 ئایا لایەنە کوردیەکان گۆڵیان لەلایەن عارەبەکان کردووە خۆ ئەوان گۆڵیان لە هەرێم کردووە دێمەوە خزمەتە سپاس دەکەم ماوەسا دووارە بەخێر بێت سپاس بە ئەگەر بوجە بچێتە بواری جێبەجێکردنەوە چۆن ئالەتی ناردنی پارە لە بەغدا و ئایا مەقاسە دەکرێت لەیەکیەکەوە جێبەجێ دەکرێت چۆنەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دوو هاوڕێ بەڕێزە بوجە بۆ 1 ساڵە سنەی مالی هەیە لە سنەی مالیە بوجە بۆ لە یەکێکەوە دەست پێەکە سنەی مالی عێراق البەتە هەندێک وڵات لە 1/4 دەست پێەکە هەندێک وڵات لە 1/7 دەست پێەکە بۆ 12 مانگە ئەوەی عێراق سنەی مالی لە قانونی ئیداری مالیە دیاری کراوە لە یەکێکەوە بۆ سیوێکی 12 ئەوەی لەوە پێش دراوە بە قانونی 1/12 موازنەی ساڵی 2021 دراوە بۆیە ئەوە لەسەر ئەو ئەساسەی کە موازنە لەکەیە تەصدیقەکرێ لەوە دوا بۆ ساڵەکە سەرفەکەن یاخود ئەو سولەفانەی کە کراون حکوومەت سولەفی کردوێ پاکتاویان پێکا بۆ تەخسیساتێکە هەیە بەڵام بۆ هەرێمی کوردستان گرفتێک دروستە بێ بۆ هەرێمی کوردستان ئایا پارە کانێرە جاران پارە ئەنێرە ئەبواە موازنەی دوای بە دوایە بەهاتە هەرێم موازنەیەکی دابنایە ئێستا پەرلەمانی هەرێم هەڵوەشاوەتەوە حکوومەت کاربەڕێکەرە حکوومەت ناتوانێت مەشاریع قوانین بنێرە بۆ پەرلەمان ئەسڵ پەرلەمان هەڵوەشاوەتەوە بۆیە ناتوان کەواتە ئەو بودجەیە کە لە عێراق پەسەند دەکرێت ئەبێ ڕاستەوخۆ جێبەجێ بکرێت ئیدەن پارە نادنەکە ڕاستەوخۆ بۆ حکوومەتە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی وەکو تەصریف ئەعمالێک تەنها مهمەی وەزارەتی دارایی ئەوە ئەبێ لە مەودووە سندوقێکە بەریدێکە ئەو پارەی کە لە بەغداوە دێت تەقسیمێکا بۆ ئەو شوێنانەی کە تەخسیس کراوە بووی بۆیە ناتوانێت تعدیلی بکات چونکە لە مادەی 120 دەستورە هاتووە حکوومەتی هەرێم بۆی هەیە تعدیلی قوانینی اتحادیش بکات تعديل قوانين اتحادية تعديل قوانين اتحادية لو أنا قانون موازنة قانون اتحادية أيتواني تعديل بكالة سوارشوي موازنة كخوي داني بس يسن ناتواني موازنة داني طبعا هو من لبير نسل تعريفي موازنة لما ديك فقري هشتي قانون إداري مالي أو النية كاستهيا أبويا كات خوي هريم قانونی موازنه بناردایە بۆ بەغدا و تەصدیق بکرایە لە پەرلەمانەوە و بنێرایە بۆ وەزارەتی تەخطیط اتحادی و وەزارەتی مالیە دوای دەرج بکرایە ئەمە نەکراوە بۆیە ئێستا پارە ئەوەی کە تەصدیقەکرێ بێ ڕاستەخۆ چکە دیوانی ڕقابی مالی سەیری فەقەراتەکە دوایی مەسەن چۆن پارە تەخسیس کراوە بۆ هەرێمی کوردستان دیوانی ڕقابی مالی ئەو جیهەتەی کە پارەکەی بۆ تەخسیسەکرێ و بۆ تەمویلەکرێ وەزارەتی مالیەی هەرێمە وەزارەتی مالیەی هەرێم چۆن هاتووە ئاوا بیدا ئەگەر مخالفەی تیا بکە اعتبارەکرێ بە مخالفەی ئیداری یا بە مخالفەی مالی یا بە جەریمەی مالی بۆیە تەنها لەو حاڵتانە بێ کە باسم کرد ئەنجومەنی پارێزگاکان کە پارەیەکیان بۆ تەخسیس کراوە ئەو پارەیە بێ بدرێ بە ئەنجومەنی پارێزگاکان چکەوە تەخسیسە و حەسرە بۆ ئەوانە بۆیە ئەنجومەنی پارێزگاکان دەتوانن ڕاستەوخۆ دەوای ئەو پارە بکەن لە بەغدا باشە بەس ئێستا لە بودجەگەر بۆ نمونە ئەمڕۆ پسند بکرێ ئەمڕۆ چێتە بواری جێبەجێکردن عادەتەن مانگێکەوە بۆەوەی تالیماتی پێدەرکات بۆ هەرێمیش دروستە ینی ئەوەی بودجەی بواری تەژغیلوانە دەیەوێت خۆی زیاتر بۆ مەجای استثمارە ئەوە بۆ مەجای هەندێک قڕوزە ئەگینا مەزن تاویزاتی مۆزەفینە ژمارەی مۆزەفین و مەبلەغەکە مەقطوع ڕاستە خۆی نێری بەسەم ساڵەوەی کە تایبەتە پشکی موچە خۆران
پێش 6 تریلیۆن بۆدانرابوو کلیانە بە 9 تریلیۆن و لە 2019 5 تریلیۆن و 448 میلیارد دینار بوو دوای کراوە بە 6 تریلیۆن ئێستا کراوە بە 9 تریلیۆن و تریلیۆنێکیش بۆ خانشینان دانراوە خانشینان لە چوارچێوی چاودێری کۆمەڵایەتیە نا هەر خانشینان عراقیش مەسەن خانشین چۆن پارەی بۆ تەمیلەکرێ هەموو خانشینێک خۆی نیسبەتێکی لێوەرەگرن لە 112 لە 113 حکوومەت تەکلیفەکە یاخود بە پێچەوانەوە حکوومەتی عراقی لە 110 لە خۆتە بڕن لە مۆزەفەکەی بڕن لە 115 حکوومەتی خاصەری بۆی لە 125 لە سندوقی ئەمانات ئەدانرێ تا ئەو کاتەی خانشینەوێ بەس هەرێم هینی نییە سندوقی تەقاعودی نییە بۆیە نازام دوای دیوان ڕقابەی مالی چۆن مامەڵەی لەگەڵاکە طبعا ئەم موازنەی پڕە لە هین ئەلغامی تەوقیت کە دوایی دیوان ڕقابەی مالی ئەتوانێت بە هەموو شێوەیەک بەهانە بگرێت بەڵخەمەکانچینەوەی کە سەر زۆربەی بڕگەکە هەر دەڵێ بە چاودێری دیوانی چاودێری دیوانی چاودێری و هەرێم چۆنەوە پشکنی قانونی قانونی با بڵێن دیوانی ڕقابەی مالی عراق دیوانە لە عێراقەوە کۆنترین دیوانە مەسئولە لە 1 دینار کە لە وەزارەی مالیە عێراق دەرەچێت بۆ هەر جهەیەکی سەرف کە وحدەیەکی اقتصادیە بۆی هەیە متابعەوانە بکات دوای لە راپۆرتێکە لیژانی دێت دوای تەقدیمی حساباتی ختامیەکە لە حساباتی ختامیە دیشانەچێتەوە پەرلەمان ئەو قەزیانەی کە مخالفەن دایان یا بە مخالفەی مالی یا بە مخالفەی ئیداری یا بە جەریمەی مالی کەوانە لە موازنەکانی تر لە حساباتی ختامی 2012 لەسەر دەنی خولی سێ خۆمان لە پەرلەمان تەصدیق کرا بەڵام دوایەوە هیچ تەصدیق نەکراوە لەبەرەوەی موازنەی 2014 مان نەبووە ئەرقەلێ بۆ دروست بووە بۆیە لە تطبیقا فعلا گرفت دروستە بێ بۆ ئەوە ڕەنگە جۆرێک لە هەماهەنگی هەبێت لە نێوان دیوان ڕقابەی مالی هەرێم و دیوان ڕقابەی ئیتحادیە بۆ ئەوەی تەجاوزی و عقباتانە بکەن و ئەوەش راپۆرتی بە شەشمانگی بنە پەرلەمان باشە بەس وەکو هەرێم گرفتی موچەی لەمە دووە مانگانە من ئێستا هەیەی بەڵام لە دوای تەصدیقی موازنەوە مەفروض وایە ڕاستەوخۆ ئەوەی تەخسیس کراوە بۆ موچە ڕاستەخۆ بێ بۆ وەزارەتی دارایی موچە هیچ کێشەیەکی نەمێنێ تەمە ناکەین ئەو موازنە ئابە شێوەی جێبەجێ بکرێت باش ئەی کە هەرێم ئێستا خۆی یاسای بودجێ چۆن بودجە دابەش دەکەی یاخود من وتم هەرێمماری دانیشتوان هەرێم دەوری سندوقی هی نەبینێ سندوقی خەزێنەیەگە بینێ کە پارەکەی تێدێ و تەوزیعەکە یا دەوری بەری دێگە و پارەیە دێتە وەزارەتی دارایی و تەخسیسەکرێ بۆ وەزارات و ئیتر هەر کەس و حیسەی خۆیە بە یاسای بودجەمان نییە یاسای بودجە لە 2013 نیمانە کاک حەکیم یاسای بودجەمان لە 2013 نییە کە ئەوە مخالفەیەکی گەورەی و مەفروض وا بوو حکوومەتی هەرێمی لەسەر محاسبە بکرێ ئەگەر محاسبە هەبێ پەرلەمان هەبووە پەرلەمانمان نییە و نەشمان بووە بۆیە نەتوانراوە حکوومەتی الزام کرێ لە کەنەدا کاک حەکیم ئەگەر ئەو ساڵی کەوا ساڵی مالیە بودجە نەیەتە ناو پەرلەمانە حکوومەت بە هەڵوەشاوە داهەندێ بەڵام لە وڵاتی ئێمە لە 2013 تا ئێستا یاسای بودجە نییە ئەوانە وەکو کوێخاو دەرەبەگووانە بە کەیف خۆیان بە مەزاجی خۆیان پارە تەخسیسەکەن بۆ وەزارەت و بۆ شار و بۆ شار و بۆ پرۆژە بۆ پرۆژە کامە هەمووی مخالفاتی مالی و مەفروض وایە محاسبە بکرێن لەسەری باشە بەس لەو مادانی کە تایبەتن بە هەرێم مادەی 12 تەمان ساڵانی پێشوو لە بودجەی 2006 هەتاوەکو 2021 لە مادەی 9 دەست پێ کرد لە مادەی 9 باشە بەس ئێستا مادەی 13 پابندی هەرێم و هیچ ئیشکالێک دروست دەکە 400 یعنی نیوەی داهات ئەگەر بیانەوێ بڵێ قەرزەکانی بانکی بازرگان ئەگەر بیانەوێ کاک حەکیم ئەگەر بیانەوێ ئینەکە من لە بەرنامەیەکی تێشە عەرزی جەنابم کرد و بینەرانم کرد کە ئەوان هەنگاو بە هەنگاو دێنە پێشەوە بۆ ئەوەی هەرێم بگەڕێنەوە ئەو چوارچەوە فیدراڵی کەوا هەرێمێک لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵیا کە قانونی ئیدارەی مالی تەطبیق بکەن بە شەرتی قانونی ئیدارەی مالی کاک دکتۆر بەختیار ئاگادارە لە کاتێکا کراوە دوو وەزیری دارایی هەردووکیان کورد بوون و هەردووکیان سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوون جا هەر تەبعیاتێکی قانونی ئیدارەی مالی لە تەطبیقا زەرری هەرێمی کوردستان بێ ئەو دوو وەزیرە و ئەو هێزە سیاسی بەرپرسەری قانونی ئیدارەی مالی باز لەوەکە خەزێنەیەکی موحەدەیە و خەزێنەیە هەموو داهاتی عێراق بێ بگەڕێتەوە زۆریشمان داوا کرد کاتی خۆی مەسەن باسی موازنەیەکە موازنە لە مادەی یەکەم فقرەی 8 باسی وەکە موازنە عبارة عن جداول التخمينات للإيرادات والنفقات يصادق من قبل برلمان كردستان ومن ثم يوصل إلى وزارة المالية والتخطيط الاتحادي ويدرج في موازنة الاتحادية كأما بكري جولتين أما يستبي كان جرف جولتين جرف طلعني وموازنة عنا نادو كواتب شتاني
دێمە وڵات هەرچەندێک لیزامێک تێ دوای ئاگام لێ من لە 5 دقیقە ئەتوانم لێرە بم چکا بێ دوای دێمە وڵات زۆر چاکە کاک محەممەد سەبارەت بە و بودجێکە لە عێراقەوە دێت جگە لە بودجێ لە عێراقەوە دێت ئێمە نوێی داهاتی خاڵی سنوورەکان باج و ڕسومات هاوکاری و پەیمانان ئەوشمان بۆ دەمێنێتەوە ئەوش دەکرێت لە بواری بنۆم پرۆژە و ئەوانە بەکاربێنێت لە جگە لە غیری موچەبەوەی کە بژانەوەی گروپدا چونکە پرۆژەی زۆر وەساوە لە دوای 2014ەوە ئەو پارانە هەمووی حسابی بۆ کرێ هەموو حساب کراوە بە هەموو ئەوانەوە هەرێمی کوردستان ئەو مەبلەغانەی بۆیێت یا وەرێگرێ کە قرارە بێت مەسەرەن داهاتە ناوخۆیەکان داهاتە نانەوتەکان داهاتە نەوتەکان ئەوشی هاوپەیمانان یا هەر ڕێکخرا و دام و دەستگایەکی نێودەوڵەتی وەکو خێر و سەدەقە بیا بە حکوومەتی هەرێم بێ لە نەتیجا ببێتە بەشێک لە واریداتی حکوومەتی هەرێم و ئۆتۆماتیکیش واریداتی دەوڵەتی فیدراڵی عێراق ئاوا شتەکان حساب بکرێت بس لآخر نقطة ما مصاح ما حزكم تأكيد كمان لسر خالك كوي أو ماداني لبروجيا ساكا هي أو كيس بو بياساس هريك لو مادانا برا لبومبي توقيت كراو أو قربيت ونيت باكي وروحي هاري كاريني وان هردو حكمة يارمتي درنا به راسي وكو مستحيل وايا قر أم ياسا بباشي جاب بكريتو نبت كيشو جورو قرفتو كويلة سالاني رابر دوابيني ما يعني دەستکاری هەر مادەیەکەکەی پڕە لەو مشکلانەی مۆمەساباسی کرد ئەمە ئەبێ دان بەخواگرتن و با بڵێن چاوپۆشیکردن تیابێ لە بڕێکی زۆر وردەکاری کە ڕەنگە هەرێک لەو بردەکاریانە لە هەر لە حسەیەکە تووشی کێشەی گەورەیە دکتۆر بڕۆم بۆ لای خەریکە دەڕوا بڕۆنەوەڵا بەس زۆر چاکە بەڵکێنە ینی بۆ ینی خێر وەکو شتی خێر چی تێدا بۆ خەڵک منەحوی پرۆژەکان بۆ بەخشی شوهاوکاری ئەوانە خەڵک منەحوی عانات هەموو داهاتێک کە دێتە ئەو وڵاتە ئەبێ حساب بکرێت لە ضمنی ئیراداتی ئیتیحادی ئیمجارەکانی تەخسیسەکرێت بە ئەو شوێنەی کە بۆی تەخسیس کراوە مەسەن بۆ هەرێم دێت تەخسیسەکرێت و بارێم بەڵام لە ضمنی ئیراداتی ئیتیحادیایە ئەوە گرفتەکەیە مەسەلەن ئەو پارەی لە هاوپەیمانانەوە دێت دیسانە بێت دەرز بکرێت لە ناو داهاتی ئیتیحادیا بەڵام تەخسیسەکرێت بۆ هەرێمی کوردستان ئەو یەکێکە لەو گرفتە سادانێک کە دووچارە بەس بۆ پێشمەرگە خۆی ڕاستی ئەمە تەدەخولە لە کاروباری ناوخۆی وڵاتێکە کە دەوڵەتێکی زلهێزی جیهانی پارە تەخسیسکە بۆ بەشێک لە سوپای ئەو وڵاتە کە پێشمەرگەیە ئەمە تەدەخولێکە کە لە هیچ وڵاتێکی دنیا ئەمە نییە و ئەمریکا ئەمە هەر بە عنتەریاتەکە ئەگینا ئەو کە ئێوێ پارە تەخسیسکە ئەبێت لە ڕێی وەزارەتی دیفاعی عراقیوە کە بڵێ ئەمە بۆ بەشی پێشمەرگە ئەمە بۆ مەشق و ڕاهێنان ئەمە بۆ ئەسلحە ئەمە بۆ عتاد ئەجینا ئەمریکەوە ئەمریکا دێت لێرەوە پارە بۆ پێشمەرگە تەخسیسەکە ئەمە تەدەخولە لە شوونی دەوڵەتێکا بە ئاشکرا باشە بەس ئەوەی کەم ساڵدانراوە لە وەزارەتی بەرگری کۆی ساڵەکە 228 میلیارە بۆ پێش مانگان 19 میلیارە لە سەردەمی ئێوە 6 میلیارد بۆ مانگانەوە 6 میلیارد بۆ 812 میلیارد خۆی عراق حساباتێکی هەیە لەسەر ئەوەی کەوا نسبەی دانیشتوان چەندێکە لە هەموو هەزار کەسێک بۆ هەیە یەک کەس عنسوری عسکەری بێ بەڵام لە هەرێمی کوردستان ئەو حسابات و کتاباتە نییە مەسەن ئێسەی ژەڵێن حەشدی شعبی ژێسەوازم زۆر 238 لە سەردەمی ئەما کە یەکەم جار دامەزرا 140,000 عنصر بوو دوای بوو بە 169 آخر رقم 169 بوو بەڵام مەفسوخە عقودهم 30,000 بوو ئەوە دیارە ئەوانیان بۆ ئێزافە کردوەوە خۆی ئێستا کردویانە بە 238 کە عێراق سەربازەکانی 170,000 پێم سیر بوو راپۆرتی تەقریرەکەی معهدی واشنگتۆنەڵێ نیوەی سوپای عراق نیوەی سوپای عراق نییە بەقەدەر سوپای عراق ئێستا و زیاتریش و تەخسیساتی 3 میلیارد دۆلاری بۆ دانراوە کە ئەکاتە نزیکەی 4 تریلیۆن و نیو کاکاتە 4 تریلیۆن لە تەخسیساتی وەزارەتی دیفاع بەتایبەتی بۆ مەسەلەی جێش نا بۆ مەسایلی عقودی ئەسلحە و ئەوانە حەشتی شعبی پارێکی زەبەلاحی بۆ دانراوە بەس بڕگەیەکە بوو ئێستا لەیان بردووە بڵێنەوە لیستی موچە ڕاژی شارستانی و سەربازیێرێن بنێرێت بۆ بەغدا ئەوە چۆنە ینی هەموو موچەخۆری ئەم دەوڵەتە فیدراڵیە ئەبێ لە وەزارەتی مالیە ئیتیحادی هەبێت
ئەنجاهی پێشمەرگە بێ یا نابێت چکە نابێت ببێناو ئەو ساڵی کە ساڵ 2016 کە ناوی پێشمەرگە داخل کرا لەسەر یەک شت پەکمان کەو کە هەرێمی کوردستان ئامادە نەبوو جەداویلی پێشمەرگە بدا بۆیە ئەوانیش بەسپیانەوە بەوەی جەداویلی پێشمەرگە بنێرین ئەنجا پارەی بۆ تەخسیس بکەن ئەو 6 ملیارەی ئەوە بوو بەڵام ئەمان لەبەرەوەی وەکوڵێن ژمارەیەکی بێشمار بە پێ قسەی هەندێک لە سەرچاوەکان وەزارەتی دارایی ئەو کاتە بەێمەیان وتیان ژمارە پەرلەمانتارەکان وتیان 429 ڕاوێژکارێک گوتی 432 لانی کەم 400,000 کەس موچە لە وەزارەتی پێشمەرگە وەرەگری ئەمە لە دنیا نییە جێشی سین ڕەنگە ئەوەنە پلەداری نەبێت ئەمە قسەی یەکێکە لە پلە باڵاکانی حکوومەتی هەرێم ئەڵێ لە جێشی ئەحمەری سینی پلەدارمان زیاترە کەواتە ئەم مقارنەی ڕقەمانە دوایی چۆن معالەجەیەکەن پێویستە داتا و بەیانات بنێن لە میزانی مراجعاشت بنێن دیوان ڕقابەی مالی تحقیقەکە ئەمانە هەمووی تاکی دەکەم لە قسەکەی ئوستاز محەممەد کە فعلن بۆمبی تەوقیتکراوی تایە کە ئەگەر بیانەوێ ئەویش بۆ ئەوە دانراوە کەی ئەم بابەتە ویستیان بیجوڵێن نەیجوڵێن ئەمە وێ یەک بابەت بورژێم چکە من وەختەکەم کۆتایی هاتووە ئەوەیە لەناو ئەم بوجایە کۆمەڵە فەقەرە و مادەی تایە باشە یاری بەوشە کراوە یاری بەوشەکان کراوە مەسەن باسی تەمویلەکە لەوەی پارێزگاکانە تەمویل علاقەی نییە لیژنەی پەرلەمانی علاقەی نییە بە تەمویلەوە تەمویل وەزارەتی داراییەکە ڕئیسی مەجلیسی وزەرا ناتوانێت دینارێک زیاد بکە ئەگەر لەناو چوارچێوەی موازنە نەبێ ئیمجا کاتێک کە دێتە سەر باڵانس بەچیا بزانین پارێزگاری سلێمانی زوڵمی لێکراوە لە کاتێکا موازنە نەبێ سەرۆکی حکوومەتی هەرێم بە کەیف خۆی پارە سەرفکە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم ئیلزام بکرێت بەچی ئیلزامیەکەی پەرلەمانی نییە بۆیە حکوومەتی هەرێم لە بۆشای یاژی کار کورسای لێ بکەم یەک پرسیار وڵا پرسیارێکی لێ بخۆرە هەر بار حەزەکەم ڕوونی کات ماوسا دوێنێ کێشەیەگە بوو لەسەر تەمیل و تەمیلی مباشر حەزەکەم ئەوە ڕوونکەیتەوە وڵا ئەو بەرگەی کە پارێزگاکانە هەندێک لایەنیان وێت ئەگ نەنووسراوە تەمیلی مباشر کەواتە ئەمە ناخوات هیچ قسە هیچ جینێک نییە کاک دکتۆر بەختیار نەتەمیلی مباشر دادی ئەو فقرەیە نادا ئەو فقرەمەبستی وەگەر عینەکە کەشت بەکاربێنیا ئەو بەرگەی با بەڵێ بما فيها التمويل الله بخلاف ذلك على رئيس مجلس الوزراء الاتحاد اتخاذ الإجراءات اللازمة قسيكي زور مطاطية لتنفيذ الفقرة ألف وبما فيها التمويل يعني أما أكري لنا أو شعبية تمويل بك كدكتور بختيار ئەم فقرەیەکی مەتااتێ بەچی ئازان پارێزگای سلێمانی زوڵمی لێکراوە موچەی نادەن ئەوە تەبانەوانە وازە حوشت موچەی نادەنێت ناکرێ موچەی نەدەنێ بەڵام هەمیشە دەسی پێکەن لە ڕێگەی موازنەوە ئازانی چ پرۆژەیەکرێ و چ پرۆژەیە ناکرێت موازنەمان نییە باشە کۆتاشت لە بەرژەوەندی خەڵک دەیبینی بەتاکیید پارە دێتە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکە کاشکیا ئەو مەسئلەی پاشەکەوتە بەقەدەر هەموو مادەکان گرنگ بوو کە بەهاتایە بۆ فەرمانبەران ئەو مەسئلەی پارە تەمویلکردن یا پارە نادن بۆ سلێمانی لە حاڵەتی ستەما ئەو فەقەرەیەکی زۆر گرنگ بوو ئەوەی کە ئەڵێ ئەمە لاستیکیەوە ئەمەی ئێستا لاستیکیە ئەوەی کەوا ڕاستە خۆ باسێک لە ساڵ 2021 ئێمە داماننا و دەنگمان بۆ کۆ کردو و دە دەنگمان هێنا لە ئەسڵی 19 دەنگ بەڵام هەڵیان وەشاندۆ سەرۆکی وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی هەڵی وەشاندۆ ئەوەی ئێستا مەتااتیە جێبەجێ نابێ بە قەناعەتی من خۆزگە جێبەجێ بۆیە بەڵام ئەوە فقرەیەکی ڕەدع بوو فقرەیەکی زۆر گونجاو بوو نە هەرێم هەڵەوەشێنێتەوە نەجیاوە هیچ ئیسفادەی نییە ئەمەی ئێستا هیچ ئیسفادەیەکی نییە ئەو هێزەی ئەڵێ تەسبیتمان کرد و ئەوە تەسبیتمان کرد کە موچە دێ بۆ سلێمانی من و ئەوان و ئایندە ئایندە زۆر سپاس دەکەین بورە لێرەوە ئەم شتانە هەر لەگەڵ خۆتی بیبە پێشکەش بە خۆت کاک محەممەد سەبارەت بە بابینی لای کاک دکتۆر سەبارەت بە گۆڵی تێدا سەبارەت بە پشکی هەرێم ئەوانەی کە کراوە ینی گۆڵ لە هەرێم کرابێ یاخود ینی بەرژەوەندیش تێدا نوێنەرانی کورتوانی منە شتێکیش بکەن ئازانی خۆی ئەگەر بگەڕێنەوە ئەم فەقەرێکی ئێستا بۆ نمونە مامۆستا باسی کرد ئەوەی کە خوێندیەوە عربیەکەی و هینیکە تەمان بەپی ئەمە بێتەوە تا یوسف کلابی واڵێ ئەڵێ ئەمە هەردوو لایمان خەڵەتان وانی گۆڵمان لە هەردوو لای کردووە هەردوو لایش ئەڵێن ئێمە گۆڵمان لە یەکتری کردووە بەڵێ لەبەرەوە من پێم وایە
ئێمە بێ چاوەڕێ بکەین حتا ئەو کاتێک کە ئەماکەوێتە بواری فعلیەوە هەندێک جار کاک حەکیم ئەم بڕگە و مادانەی کە هینە کە ئەنووسرێتەوە بڕواکی لە پێش تەسویتی کۆتاییە پێش تەسویتی کۆتایی هەبووە بڵێنەوەنی هەموو پرۆژه یاساکە خرێتە دەردانەوە پێشەوە مەجای ئەوەی تایە گۆڕانکاری تیا بکرێت جارێکی تر لەبەرەوە من پێم وایە بەعام ئەم موازنەیە ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە زۆر ڕۆ کاریگەری باشی ئەبێت کاریگەرێکی باشەکەی چی بە شتێکی دڵخۆشکەری بۆ خەڵک بەوەی کە بۆ نمونە کاسبکارە موچەخۆرە یەکەم على الأقل ئێمە مشکلەیەکی گەورەمان هەیە لە ماوەی 9 ساڵ 10 ساڵە ئەوەیە کە مەسلەی موچە دێت و یان نایێت ئەمە زۆر مشکلەیە ینی جاری وایە بووە بە مژدەیەکی ڕۆژانە ئەمڕۆ فلانە هەی ئەو بەداخەوە هاتوۆتە خوار وەزارەتیشەوە ئەم دەستەیە وەرێگرێ و دەستەی وەرنەگرێ ئەم مشکلەیەمان لە کۆڵ بێتەوە بە تایبەتی بۆ فەرمانبەران بۆ مامۆسایان بۆ تەواوی ئەو چین و توێژانەی کە موچە وەرەگرن دووەمیان مەسلەی فقەرەی ئەو پاشەکەوتێژ ماوەتەوە تا ئێستەیش ئومێدێک هەیە کە لە کۆتایی شابێ وەکو مادەیەک یان بە بڕگێ بخرێتە شوێنێکی ترەوە ئەمەش خۆی بۆ خۆی کاریگەری باشیە بێ لەسەر موچەخۆران سێمیان کۆمەڵێک پارەی باش دانراوە بۆ مەسلەی ئیسیسمارات و وەبەرهێنان بە تایبەتی بۆ پارێزگای سلێمانی ئەگەر ئێمە سیر بکەین کە ئەم ماوەیە زۆر دەناڵێنێ بە مەسلەی لاوازی بازار و کڕین و فرۆشتن و حرەکە و ئەمانە بە تەکید ئەوەیە بێ خاڵێکی تر ئێمە ئەزانین بە تایبەتی ئەو 6 مانگی ڕابردوو لە کۆتایی ساڵەوە مەسلەی دۆلاریش ئەوەندەی تر بوو بە بارگرانی بەسەر خەڵکەوە تا 175,000 وانە ڕۆژ ئێستا ئەم دۆلارە تەسبیت بووە بە 130 خۆگەر هەریش نەبێ 130 نەبێ ئومێ دەکەین بێتە دکتۆر لەو پارەی کە دێ بۆ هەرێ جگەرەوەی کە داهاتی ناو خۆش دەمێنێتەوە بەشی دامەزرانی هەیە بۆ منە هەندێک دەرچویدانە مەزراو هەیە وا مامۆسایانی وانە بێش هەیە خۆبەخشی کەرتی تەندروستی هەیە لە ڕاستیە پزیشکان هەن ئەبێ وردە ئەمانەش بکەوێتەوە کار حتا مەسلەی تەرفیع علاوە تەرفیع پلە بەرزکردنەوە چەندێکە چەند ساڵە 10 ساڵە 9 ساڵە ڕاگیراوە زۆر سێکتەر هەیە لە هەرێمی کوردستانە ڕاگیراوە لەمە دووە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پارەکەی بەڕێکی بۆ بێت کە ئێستا ئێمە بەسراوینێتەوە تەواو وەکو جاران نییە ئەم مەرحەلەیەکی تازەیە هی پێشتر نییە کە نەوت بەسەر بەخۆی ئەفرۆشە ئێستا نەوت تەسلیمی ئەوێ کراوە موازنەکە تقریبا تەوحید کراوە هەرێمی کوردستان موازنەی سەربەخۆی خۆی نییە کەواتە لە زۆر شتیشە ئەو هەرێمی کوردستان مطابق بێ لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە وەکو چۆن تۆ لە حقوقا داوا ئەکەی وەکو ئەوێ بێ ئەبێ لە واجباتیشە واجباتی زۆری موچایە جیاوازی سوتەمەنی هەیە چاودێری کۆمەڵاتی ئێستا یەک نقطەی ئەساسی هەیە لێرەیە ئێمە ئومێدمانەیە ئەمە بە ئەمانەی کە باسی یەکەین بچەسبێ بەڵام ناکرێ ئێمە چاوەڕێ ئەوە بین بەیان ئەم شەو کە دەنگیانە لەسەر موازنە بەیانی یەکسەر ئەم کێشانە هەمووی چارەسەر بێت خۆتە زانی ئەم کێشانە کەڵەکە بووی 10 ساڵی ئابووری سربەخۆیە گەشتوین بە مەرحەلەیە سوپاس دەکەین بەڵام بە تەدریجی ئومێدمانەیە لە چەند مانگی داهاتوودا بەرەوە ئەو بچین سوپاس دەکەم کاک محەممەد سەبارەت بنەوت ئەو هەژمارانەی کە دەکرێت و ئێستا لە مادەی 14 بڕیای لەسەرداوە وەزارەتی دارایی عێراق هەژمارێک دەکاتەوە لە بانکی ناوەندی اینجا دوای ئەوەش وەزارەتی دارایی شاسیدارەکان دەنێرێ بۆ هەژمارێکی دیکەی حکوومەت هێرێم کە متمانە پێکراوە لای بانکی ناوەندی و سەرۆکی حکوومەت دەسەڵاتی خەرجکردنی دەبێت ئەوە چۆن دەبین وەس ئێستا پێشنازێکی شەیە کاکسۆرامە دەڵێ پێشنازەکەی کاتێک کە سۆمۆنە و تێرێن بە زیاتر لە 70 دلار بفرۆشێت زیادەکەی بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەبێ ئەگەر کەمتر بوو ئەوەشی هەیە پارەیتر لە موچە خۆراوە هەر موچەکەەوە مەرجنیە نەوتسبینە 70 دلار دەکرێت بێتە 55 دلار ئەم شەوە تا کاکسۆران مۆزوعەکە چییە بەشی یەکەمی پرسیارەکە من ئەوەی ئەم هەژمارە بانکیە لەژێر ڕکێفی بانکی ناوەندی عێراقا بێ یاخود لەژێر ئەمێنێتۆ لای سیتی بانکی ئەبوزەبی یا لە هەرکوێ بێ بە قەنەعەتی من ئەمە زۆر شتی تەکنیکیە ئەم مەسەرە تەکنیکانە گەر تۆ نیەت و ویستی چارەسەرە بێ لە هەردوو لاوە زۆر بە ئاسانی چارەسەرەکرێ گەر تۆ نیەتە خراپ نییە قەچێکە بە ئەم هەژمارە بانکێ وەکو خۆی لە سیتی لقی ئەبوزەبی سیتی بانک بمێنێتەوە یاخود لە بەغابێت پێشتر لەکوێ بوو ئێستا دەڵێ دەبێ هەموو هەژمارە بانکیەکانی تردا بخرێن ئەو لە مادەی 14 پەسکراوە نەوتێرێم ئێستا لەکوێ بوو یانی هەژمارە بانکێکە لە ساڵی ڕابردووە لەبەر ئەو مشکیلە قانونیانەی وەزارەتی نەوتی عێراق بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی دروستە کرد حکوومەتی هەرێم وەکو
قاچاقچیەک خۆی شاردووە لە ملاحقە قانونیەکانی لایەنی عراقی جارێک لە هەڵ بانکی تورکیا جارێک لە لقی ئەبوزەبی سیتی بانکی ئەمریکی جارێک لە بانکێکی ئوردونی جار هەبوو لە بانکەکانی دیکە لە لوبناان ئەوە بوو کۆمەڵە پارەشی فەوتا لە لوبناان لە چەند بانکێکی جاجیای شەرق لەوسەد و دنیا حکومەتی هەرێم داهاتەنەوتیەکانی کۆ کردو و دوجار هێناوە بۆ هەولێر بۆیە ئەگەر ئێستا لایەنی عراقی هەستەکەن جۆرێک لە فەوزا هەیە تا حدێنە حەقشیان نییە یانەوێ لە دوای جاردا یەک هەژماری بانکی هەبێ بۆ کۆکردنەوەی هەموو داهاتەنەوتیەکان و ئێستا هەر خۆشیانەکەن سۆمۆی کایتر ئەمە بۆچی پێێتە کێشە لە نێوان بەغدا و هەولێرە سۆمە خۆی نەوتە فرۆشێ پارەی نەوتە هێنێتێتر بە هەر هەژمارێکی بانکیەکە بە قەنەعەتی من ئەمە یا گێرچەڵکردنە یا بە بەلاش بە دوای کێشاگەڕێ ئەمە بۆ کەنە کێشە باش کێشتێکی بوو لەسەرەوەی کاک محەممەد بەڵفەر تۆ پارەکە لە نتیجای گرنگەوەی داهاتەنەوتیەکانی هەرێم ببێتە بەشێک لەو داهات و بەشە بوجەی دێتەوە بۆ کوردستان ئێتە خەڵک ئەمە حکوومەتی هەرێم ئیشکاریشە بوو لەسەرەوەی ئایا بۆ نمونەوە وەزارەتی دارایی عێراق سەرۆکی حکوومەتی هەرێم تەخویلکە بۆ یاخود سەرۆکوەتی ئێستا دەڵێ وەزارەتی دارایی عێراق دەینێرێ بۆ هەژمارێکی بانکی حکوومەتی هەرێم سەرۆک وەزیرانی هەرێم دەسەڵاتی خەرسکردنی بێ ئەوەش ئیشکارێکی ئەو تۆ بوو نا بۆ ئیشکالە بازەکە لە ڕووی قانونی و لە عێراق وەزیری دارایی دەسەڵاتی خەرسکردنی پارێ بەحساب ئەوەی لە سیاغی یەکەم جارە هەبوو ئەو هەژمارە بانکی داهاتەنەوتیەکانی هەرێمی کوردستانی تیادانرێ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان هینی هەیە با بڵێن دەسڵاتی دەرهێنان و ڕێکەشانی پارە و سەرفکردنی پارەی هەیە لەو هەژمارە بانکیەوە بەڵام ئەگەرم هەژمارە بانکیە لەژێر چاودێری وەزارەتی دارایی عێراق و دیوانی ڕقابەی مالی عێراقشابێ زۆر نۆرماڵەوە هەر ئەبێ جوابێت چونکە نتیجە ئەم پارەی عێراقە پارەی نەوت کەر کێڵگەیەکی نەوتی لە کوردستانە ئۆتۆماتیکە بێتە پارەی هەموو خەڵکی عێراق و وەکو چۆن پارەی ئێمە داواکەن پارەمان بۆ بێ لە بەسرەوە خەڵکی کوردستان داوای ئەوەکە ئاساییە خەڵکی بەسرە و کۆی گشتی عێراق و وەزارەتی دارایی عێراقیش بزانێ داهاتەنەوتیەکانی هەرێم لەکوێ دانرێت چۆن ئیدارەکرێت چۆن حساب بکرێت اینجا ئێستا بە پێی قانونەکە ئەمە بۆتە سەلاحەتی سۆمۆ ئێدەلێ گەرن با سۆمۆ ئیشی خۆی بکە ئەکید ئێشیکە سۆمە بە نرخی کەرکووک نەوتی کەرکووک نەوتی کوردستان ئێستا لەمە دوایگە سۆمۆ نەوتەکە هەنادە بکاتەوە عەقدی نوێی کردووە لەگەڵ کریارانی نەوتێرێم بەڵێ بۆ گواستنەوەش ئێستا پێشتر لە خۆرمەڵەوە تا بەندەری جیهانی تورکیا وزام هەندێک زار 15 دلار ڕۆیشتوە کرێی گواستنەوە عێراق خۆی یوزام دلاری 50 سنتی بەکری گواستنەوە ئەوانە گۆڕانکاریان بەسەردادێت گۆڕانکاری بەسەردادێت ئەکید بەڵام هێشتا معلوم نییە لەبەرەوەی تا ئەم دقیق قسەی تیاکەن عێراق و تورکیا ڕێنەکەوتون لەسەر ئەوەی چۆن تەسفەی کێش و گیرروگرفتەکانیان بکەن لەسەر سەربەخۆ هەناردەکردنی نەوتی کوردستان بڕێک لەو پارە بۆ تورکیا چوو بۆ کۆمپانیا گشتەکانی دەوڵەتی تورکیا چوو یەکێک لەو خاڵانەی ئەگەر تۆ عینەکەت خوێندە بێتەوە وردەکاری بڕیارەکەی دادگای نێوبژیوانی ژووری بازرگانی پاریس یەکێک لەو مشکیلانەی لایەنی تورکی پێ تۆمەتبار کرابوو ئەوە بوو کری زیاتری لە حکوومەتی هەرێم سند بوو وەک ئەوەی کە لە ڕێکەوتنە ئەساسیەکە هەبوو کە دەبێت کرێ لە عێراق بسێنێ بۆیە ئەو مەسلەی کرێ هێناردەکردن تاان کرێ هێناردەکردن ئەبێ حکوومەتی هەرێم خۆی بیدا بەشێکە لەو پارەی کە لە پرۆژیاسای بوجا بۆی تەرخان کراوە ئەوەی کە دانراوە بە تێچووی هەناردەکردن و بازاڕیکردنی نەوتی هەرێمی کوردستان هێشتا معلوم نییە ئەم کرێ چۆنە بێ بەڵام ئەکید ئەبێ ئەم کرێ هەم کرێ و بۆڕی لە ناو کوردستانایەوە هەم ئەو بەشەی بۆڕێکەش لە پێشخابوورەوە دەست پێیەکە هەتاوەکو بەندەری جیهان لە دەریای ناوەڕاست ئەبێ کەم بکرێتەوە لانی کەم ئەو بەشەی تورکیا بێ بە پێی ڕێکەوتنی دوولایانی نێوان عێراق و تورکیا بێ بەو نرخە بێ نەک بە نرخەکە بەزەگەر شیە کاک محەممەد نەوتێرێم هەر هەناردنەکەتەوە چونکە ئێستا مادەی جێگیر کراوە دەڵێ گەر نەتوانە ڕێگەی بەندەری جیهانی یاخود هەر بەندەرێکی دیکە وەزارەتی نەوتی عێراق نەیتوانی بۆ ناوخۆ بەکاردێنرێت تەبیعە ئەوە با بڵێن چارەسەرێکی تەحەدێک گونجاوە لەبەرەوەی خۆتۆ ناکرێت لەگەڕێ ئەو نەوتە هەر لەژێر خاکا بمێنێتەوە لە نتیجا مەسلحەتی هەموو لایەک هەم کۆمپانیەکان هەم خەڵکی هەرێم و عێراق و هەم حکوومەتەکانیش لەوای ئەو نەوتە دەربێنرێ و سوودی لەوەربگیرێ لێرە مشکلەیەکمانەیە مشکلەکەش ئەوەیە لە عێراقا نرخی بەرهەمە نەوتەکان پاڵپشتی کراوە یعنی وەزارەتی نەوتی عێراق نەوت دەرەهێنێت ئەو نەوتەی وەزارەتی نەوتی عێراق ئەیا بە مەسفاکان نزیکەی 10,000 دینار حسابەکە لەسەر مەسفاکان نزیکەی 7 دلار و نیو حسابەکە لەسەر مەسفاکان لە کاتێکە نرخی بەرمی لە نەوتی خاو لە بازارە جیانەکانە 70 دلارە ئەو کۆمپانیانەی لە کوردستانە نەوت بەرهەمێنن بەشێکی نەوتەکەی خۆیان ئەوان ئامادەنی نەوتی خۆیان بە 7 دلار و نیو بفرۆشنە مەسفاکان ئەگەر سۆمۆ ئەمە بکە ئەو وەختە تووشی بەریەککەوتنە بن لەگەڵ ئەو کۆمپانیا نەوتیانی لە هەرێمی
کوردستانە ئیشەکەن ئەمە شێکێکی کێ لەو بۆمبە تەوقیت کراوانەی کە ڕەنگە هەر بە بێویست بە بێمە بەس لە نەتیجا هەردوو لا تووشی کێشەوەی گرروگرف کارە بەرەوەی کۆمپانیا نەوتەکان قبوڵیان نییە نەوتی ئەوان بە نرخی پاڵپشتی کراوە بفرۆشێتە مەسفاکان. سپاس دەکەم کاکتۆر مەسروور بازرگانیش قسەی کردووە ماوەیەک لەوەمە دەڵێ باسیەوە دەکات هەڵوێستی نیشتیمان فرۆشتان لە مێژوودا تۆمار دەکرێت هەڵوێستی جوان مێرە نیشتیمان پڕن لەلایەک و ناپاکینی نیشتیمان فرۆشن لایەکی تر لە مێژوودا تۆمار دڵنیا بین هەرێمی کوردستان بەهێزتر دەبێت سازش لە مافە دەستوریەکانمان ناکەن هەنێەوە کێشەی کە لە وەختا دروست بوو ڕەنگدانەوەی دەبێت لەسەر دووبارە پەیوەندی نێوە هەڵبژاردنەکان پەیوەندی نێوەلایەنەکان بۆ هەڵبژاردن بێ بۆ ئیدارەدان و حکومڕانی بێ هەندامی سەرکردێکی تیش باسیەوە کرد دەڵێ ئەوانەی کە دژی مادەی چواردەی بودجەن هەر لە ئێساوە بڕیاریان داوە دادپەرۆر و یەکسان نەبن ئەگەر نادژایەتی ناکەن داتەکە بە عەدالەتی دابەشەکەن وڵی تەسیرەکە وەکو ئاماژەم پێکرد بە تەکید هەبووە هەم لێرەوە بوو ئەوێ هەم ئێستا لێوە گەڕێتەوە بۆ ئێرە یعنی کە تۆ کێشە لێرە لە ناو ماڵی خۆتا هەبوو و ئەو کێشەیە بگوازرێتەوە بۆ دەرەوە هەرێمی کوردستان لە بەنەتیجە خەڵک زەرەری تیاکە ئەوە ژیانی خەڵک بەرەو خراپی ئەچێ ئێمە بینیمانە یعنی ئێستا لە ماوەی ساڵی ڕابردوودا کام کێشانە هەبوو لە ناو ئەو لایەنانەدا بە تایبەتی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا بە شێوەیەک لە شێوەکان ئەوەیە کە ئێستا گوازراوەتەوە بۆ بەخا جارێکی تر ئەمە تەبعانیەتەوە بۆ ئەوێ تا ئەم پەیامانەی کە بینیمانە هەر کاک مەسعودیش سەرۆکی پارتی دوێنێ پەیامەکەی وازە بوو تقریبەن جۆرێک لە هەڕەشێشی تیا بوو کە ئەڵێ ئەوانەی کە کۆسە بۆ دەستکەوتەکان دروستەکەن باجەکەی ئەدەش لە دوێنەوە ئەمانە گوێمانێ ئەم جارە چی بەرەنجامی ناکۆکی پارتی و کە تووسی لاواز بینێ لە قاڵبدانی وەکو حکوومەت دەیبینی لە دەسەڵاتەکانی یاخود ئەمە بابەتە دەستوریەکەیە فرۆشی نەوتەکە بێ نوێی داهاتە ئیتحادیەکان ئەگەر بابەتەکە چۆنە ینی تۆ چۆن دەبینی کەمکردنەوەی دەسەڵاتە بابەتە دەستوریەکەیە چیەوەی کێ سەڕووی داوە لە مادەی ئەگەر مۆزوع دەستوری بێ کاک حەکیم پێویست ناکە هیچ کەس هیچ لایەنێ خۆی تووڕەکە و خۆی قەڵسکە ئەمە دەستورە و خۆی ئەڵێ پابندی بە دەستورەوە هیچ لایەنێک نییە لە کوردستان لە عێراقا بڵێ من پابندیم بە دەستورەوە نییە کەواتە شتێکی ترە کە شتێکی تریشە خۆ ئەم لایەنە خۆیان بەرپرسیارن ئەوەی کە لەم هەرێمی کوردستانە ڕوەدا بە باش و بە خراپەوە دەسەڵات لێ بەرپرسیارە هەموو لایەنەکان ئەوانەی کە لە دەسەڵاتن ئەوانەی کە بەپێی کەم و زۆری خۆیان بەپێی حەزمی و بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشانیان بۆیە هەموو لایەگەزانین یعنی ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی دەسەڵات و لە ڕووی توانە و ئیمکانیت و تاقەی لە بەغا لە هەموو ئاستەکاندا ئەو لە هەرێمی کوردستانە نییە کە ماوەیەک پێشتر ئێستر هەبووە چەند ساڵێک پێش ئێستا بوو ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوەیە کە دەسەڵاتی زۆریت پێدراوە یاخود ئێستا دەسەڵاتەکانی کەم کراوەوە کامە ئێستا هیچ دەسەڵات کەمکردنەوەیەک دەبینی وەکو ئەنی پاشەکشێبی یاخود ئەوەی پێشتر هەرێم لە دەرەوەی دەسەڵاتی خۆی لە دەستوری عێراقا ممارەسەی کارەکانی کردبێت من پێم وایە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە ئەو دەسەڵاتانەی کە پێشتر بەکاری هێناوە لە فترەیەکی زەمەنی ئیستیسنائیە بووە باش و ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بەغا خۆی ڕێک نەخست بوویەوە و بەهێز نەبوو بۆ سوڵتە و دەسەڵاتەکانی بۆ شێوە خۆی جێگیر نەکردبوو ئێستا ئەوێت حەقی خۆی وەرگێتەوە بەشێکی تری پەیوەندی بەوە هەیە نەخێر دەسەڵاتی دەستوری هەرێمی کوردستانە بەرەو ئەوە چێکە لە قاڵب درێ ئەمەش نەتیجەی چییە نەتیجەی لاوازی ئەدایی کورد خۆیەتی هەم لە ناوخۆی خۆیە هەم لەگەڵ دەرەوە هەم لەگەڵ بەغایە یعنی ئێمە بینیومانە ئێستا فەرمووە ئەوە هەڵبژاردنیشیان تەسلیمی بەغا کردووە دوای نەوتەکە ئێستا هەڵبژاردن مەلەفی دیکە بەڕێوەتر ئەگەر کورد وابێ لە ناو خۆیە ماڵی خۆی بۆ شێوە پەرتەوازە بێ بە تەکید وردە مەلەفی تریەتە پێشەوە بەیانی دوو بەیانی یاسای نەوت و گاز دەرەچێت هەنی بۆ نمونە حساب دوای یاسای موازنە خۆی دەبوو ماوەکەشی بەسەر چوو دەبووە لە 6 مانگە ینی تاوەکو مانگی 5% کرا لە عێراق ئەوەی کە لە ئاخر لە کارنامەکە خۆیان پارتیەتی لەگەڵ ئیدا هاوپەیمانی داری دۆڵ دەگەڵی ڕێکەوتبوون لەسەر ڕێکەوتبوون بەڵام ئەوە هیچ بەسەر چوە لێرە مشکلێ و کاتی ئەوانت نەبێەوە عێراقا بەڵام لە دوای ئەمەوە ئیش لۆبێکی زۆر گەورە هەیە لە ناو لایەنە شیعەکاندا کە یاسای نەوت و گاز ئەبێت تێپەڕێنێ یاسای نەوت و گاز چ گرنتیەگەیە کە بەدڵی کورد تێپەڕێنێ ئەخر ئەمە پرسیارە گەرانتی نییە چ گرنتیەگەیە من گوم ئەزای چی بڕوات ئەزای وەکو چی وایە ئێمە لە 2023 کە چوینەوە بۆیە بەو هەموو هێز و دەسەڵاتی کە هەمان بۆ سەری حکوومەتی هەرێمی کوردستان کە مقارنەکە بۆ هێزانی تر هێزە سیاسەکانی کورد کە چوونەوە بۆ بەغا
بەشداریان لە پرۆسەکەدا کرد ئێمە حکوومەتی خۆمانمان هەبووە پەرلەمانی خۆمانمان هەبووە دام و دەستگای ئاسایش و چەکدار و هێزی پێشمەری خۆمانان بووە و لایەنەکانی تر لە بەرامبەر یعنی ئەگەر بیخوێنەوە ئەوان لە فندق بوون معارەزە بوون هاتوونەتەوە نە دەسەڵاتیانە بووە نە حکوومەتێکیانە بووە نە پەرلەمانیانە بۆ چی نە هێزێکی نظامیی وردە فەرموو لەو کاتەیە ئێمە دەستورمان نووسیوەتەوە ئەو لەحزە زەمەنیە لەحزەیەکی تاریخی ئاڵتونی بۆ کورد بۆ ئەوەی مەسەلەن مادەی 140 تێجێگیرکە پێشمەرگەی تێجێگیرکە و زمانی کوردی تیاجێ ئەمە لە دەستورە زۆرشتی تر مادەی 120 کە تایبەتە بە نەوتەوە دەرهێنانی نەوتەوە ئەوەی تێ بکە مادەی 170 پەیوەند لەگەڵ 122 کە پەیوەندی بە فیدراڵیەت و هەرێمەکانەوە هەیە مادەی 142 کە ئەڵێت نابێت دەستکاری ئەم دەستورە بکرێ ئەگەر هەموو ئەگەر ڕاپرسی لە عێراق مەبەستم لە چییە ئایا ئێستا ئەگەر ئێستا دەستور بنووسرایەتەوە ئێمەمانتوانی ئەمانە بکەینەوە خەڵک زۆر نیگەرانکەم دوورە سەسی پارێزگا ینی سەر قسەیە دروست بووە ئێمە نەمان لە 140 بۆ 14 لە 140 بۆ 14 140 ئەوە ڕۆی ئەوەی کەرکک ئێستا 14 بەم شێوەیە ینی ئاوا هاتوینەتە خوارەوە بۆیە بە تاکید نەخێر بۆ پرسیارەکەی جەنابەت یاسای نەوت و گاز کێ ئەڵێ دەیان بۆم بیتریتیان نادۆزەکەی باو بۆمبانە دوای لە کاک محەممەدی دەپرسین سعات دەدەینەوە خزمەت بینەران سوپاسان دەکەین مادومانکردن پوشوێک دەدەین دوای سعات دەینەوە بەڵێ بینێرانی بەڕست سعات دەینەوە لاتان لەگەڵ مامێنەوە